سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەو کاتە و هەموو کاتێکتان لە شادی و بەختەوەری دابێت. خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەی دوانگەی زانایان پێتان گەیشتینەوە. تەوەریەم جارەمان باس لە خۆشەویستی پێغەمبەری خوا لەنێو مسلمانان و کۆمەلگای مسلمان بەگشتی دەکەین. ئەم بەرنامەیە بە سەرپەرشتی لقی هەولێری یەکێتی زانایان ئیسلامی کوردستان پێشکەش دەکرێت. ئەم تەوەرەمان بۆیە هەڵبژاردووە بە بۆنەی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی لە گشت جیهانی مسلمانان و بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر بە تایبەتی تر پێشوازیەکی گەرم لە لەدایکبوونی پێغەمبەری خۆشەویست کرا. دەکرێت ئەم پێشوازیە بە خۆشەویستی پێغەمبەر و سۆز و عشقی پێغەمبەر وەسف بکرێن. بۆم تەوەرە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا شێخ ئاواتمان کردووە پێشنوێژ و وتارخوێن لە مزگەوتی ئاجی عەبدوڵڵا خەرابەیی. مامۆستا سەرەتا بەخێر بێ. زۆر سپاسانەکەم و موفق بن ئینشاءالله. مامۆستا سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەوەی بینیمان مسلمانان چۆن بە گڕوتینێکەوە ساڵانە بە بەردەوامی هەزارە و بە شێوازێکی گەرمتر و پێشوازی دەکەن لە لەدایکبوونی پێغەمبەری خوا. ئەمەوەی لەوە سەرەتاوە ئەوە لە جەناب پێناسەی خۆشەویستی چێ لە ڕوانگای ئاینی ئیسلامی فیرۆزەوە. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه. براسي خۆشەویستی یان محەبەت بناغە و ئەساسی هەموو شتێکە. واتە ئەگەر بێت و هەر کارێک لە ژیانی ڕۆژانەی ئێمە خۆشەویستی و محەبەتی تیانە بێ بێگومان بە کە ئەو کارەیان ئەو پیشەیەیان ئەو ڕێبیرە مەبدەئە سەرکەوتو نابێت. کاتێک کە سێری قورئان ئەەکەی قورئان وەصفی ئیماندارانەکە بەچی بەوەی کەوا خوایان زۆر خۆشەوێ. والذین آمنوا أشد حبا لله. ئەوانەی کە ئیماندارن کێن؟ ئەو کەسانن کە خوایان زۆر خۆش ئەوێ. کەواتە خۆشەویستی بناغە و ئەساسی هەموو کار و مەبدەئێکی جوانە. بڵێن خۆشەویستی چییە؟ خۆشەویستی واتە بینینەوەی خود لەو کارێک کە خۆشتەوێ یان لەو کەسێک کە خۆشتەوێ. بینینەوەی خود. کاتێک کە تۆ خۆت ئەبینیتەوە لە کەسێکە بۆت دەرئەکەوێ کەوا خۆشەویستیت هەیە بەرامبەر ئەو شتە. یان لە ڕوویەکی ترۆ پێناسەی بکەین بریتیە لە ئیلهاماتێکی عەقڵی و وجدانی بۆچی؟ بۆ ئەو شتە یان بۆ ئەو کەسەی کە مەیلی هەیە بۆی. و حەزەکەم بزانی ئەگەر خۆشەویستی نەبێ تۆ ناتوانی سێری کەسێک بکەی. خۆشەویستیت بۆ شتێک نەبێ ناتوانی لێی بڕوانی. خەڵکی وا هەیە پاییزی خۆشەوێ سێرەکەی پاییزان دڵشادترە. خەڵکی وا هەیە بەهاری خۆشەوێ ئەبینی بەهاران دڵشاد. کەواتە خۆشەویستی مەبدە و ئەساسێکە بۆ هەموو بەرزی و بڵندی و گەورەیە. اینجا خۆشەویستی مسلمانان بۆ پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ وای کردووە کە بەڕاستی هەمیشە ئاسوودەی و ئارامیەکیان هەبێ بە نزیکیان لە پێغەمبەری خوا بە ناوێنانیان لە پێغەمبەری خوا بە باسکردنیان لە پێغەمبەری خوا. دەست خۆشی بوو ئەم بەرنامەی جوانەدا. مامۆستا نیشانەکانی خۆشەویستی چین بۆ کەسێک کەوا پێغەمبەری خۆشەوێ؟ اینجا پێشەوەی بڕۆینە سەر نیشانەکانی خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەمەوێ ئەوە بڵێم هەموو ئاینە ئاسمانیەکان کۆدەنگن لەسەر ئەوەی کە خوا سەنتەرە بۆ هەموو شتێک. واتە هەموو ئاینە ئاسمانیەکان کۆدەنگن لەسەر ئەوەی کەوا هەموو کار و ڕەفتار و ڕەوشتێکی ئێمە لە دنیاوە کە پێمان وایە نزیک ئەبینەوە لە خوای گەورە هەمووی ئەگەڕێتەوە بۆ لای ئەو. ئیتر ڕاستەوخۆ حەقیقەتەن ئەو ناڕاستەوخۆ مەجازن. بۆیە خۆشەویستی پێغەمبەری خوا ئەبێتە باعیسی گەیاندنی مرۆڤەکان بە خۆشەویستی پەروەردگار. ئەوەتانێ پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ ثلاث من كن فيه وجد بهن حلاوة الإيمان. سێشت هەیە بەو سێشتە ئینسان ئەتوانێ حلاوەی ئیمان بچێژێ. حلاوة الإيمان خۆشی چێژ و بەرووبووم و شیرینی ئیمان بە سێشت ئەچێژێ ئینسانی مسلمان. یەکێک لەو سێشتە من كان الله ورسوله أحب إليه مما سواهما. خوا و پێغەمبەری خوای خۆش بوێ لە هەموو شتێک کە لە دەوروبەریایەتی. واتە خوا و پێغەمبەری خوات لە باوکت لە خۆت لە کەسوکارت لە عەشرەتەکەت لە هۆزەکەت لە گەلەکەت لە هەمووی لەمانە خۆشتر بێ. ئەم خۆشەویستیەیە ئەبێتە پردێک
بۆ گەیاندنی مرۆڤەکان بۆ پەروەردگاری باڵادەست چونکە بۆ ئەم مرۆڤ بەگشتی عالەمێکە جیهانێکە پێوترێ جیهانی ناسووت واتە جیهانێکە لە پەروەردگارەوە دوورە بە چەند جیهانێک بە چەند پلەیەک دوای جیهانی مرۆڤەکان کە جیهانی مرۆڤە سادە و ساکارەکانە جیهانی پێغەمبەران دێت و دوای ئەوان جیهانی مەلایکە دێت و دوای ئەوە جیهانی لاهوتی پەروەردگاری دێت لێرەوە هەچەند لەوانەیە ئەو شەیە هەنێک کەس هەزمکردنی پێلا زەحمەت بێت بەڵام ئێمە ئەگەر بمانەوێ وەکو مرۆڤ بگەین بە خۆشەویستی پەروەردگار ضرورە بە پردی خۆشەویستی پێغەمبەری خوا و هەموو پێغەمبەران علی نەبینا وعليهم الصلاة والسلام وإنجا خۆشەویستیمان بۆ ئەو مەلائکانی کە ڕیسالەی پەروەردگاریان گەیاندووە اینجا وەکو ئەگەینە خۆشەویستی پەروەردگار بۆیە خۆشەویستی پێغەمبەری خوا مەبدە و ئەساس و پردی هەرە سەرەکینە بۆ ئەوەی کە بمانگەێنە بە خۆشەویستی پەروەردگار و هەر خۆشەویستی پەروەردگاریشە وامان لێکان لەم دنیا ئاسوودە و ئارام و لەو دنیاش لە قیامەتە سەربەرز و سەرفراز بی. بەڵێ قوربان زۆر جار وەسفی خۆشەویستی پێغەمبەری خوا دەکرێت دەڵێن لە کۆمەلگای ئێمە زۆر جار وتراوە و دەشڵێن خۆشەویستی زۆر زۆرە و زۆر شێوازی هەیە بەڵام دەمەوێت لە جەنابتەوە لە دەمی جەنابتەوە ببیستم چەند زۆر خۆشەویستی هەن. بەڵێ خۆشەویستیەکان وەکو پێم وتی ئەو ئیلهاماتەیە کە لە ئینسان لە ڕۆح و لە عەقڵیەوە دەرەچێ بۆ شتێک و ئەبێتە عەوداڵیە بێ خۆشەویستیە بێ ئیتر خۆشەویستی نیشتیمانە خۆشەویستی دایک و باوکە خۆشەویستی مناڵە خۆشەویستی ماڵ و سامانە خۆشەویستی گەل و هۆزە خۆشەویستی مەبدە و ڕێبیرە لە هەموو سەرێکی ترین لەم خۆشەویستیانە خۆشەویستی پێغەمبەری خوایە ئەزانی بۆ لەبەر خاتیەوەی خۆشەویستی پێغەمبەری خوا ئەمانگەیەنێ بە خۆشەویستی پەروەردگار واتە مەبدەئی ئەساسی کە ئێمە خۆشەویستی پەروەردگارە خۆشەویستی پێغەمبەر ئەمانگەیەنێ سەلات و سەلامی خوای لەسەر بێ و ئەگەر بێت و پێغەمبەرمان خۆش نەوێ ناتوانین شوێنی بکەوین پێغەمبەری خوامان خۆش نەوێ سەلات و سەلامی خوای لەسەر بێ ناتوانین بەگوێی بکەین ناتوانین باسی بکەین ناتوانین بیکەینە سەرمەشق و پێشەوا و پێشەنگ بیکەینە ئوسوەی حەسەنە بۆ وەلەکم فی ڕەسولی الله ئوسوەتون حەسەنە پێغەمبەری خوا پێشەنگە بۆ ئێمە اینجا بۆیە هەموو ئەو خۆشەویستیانە کۆ بێتەوە لە خۆشەویستی پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوا لەسەر بێ پێغەمبەری خوا کاتێکە لە مەکەوە کۆچی کرد بۆ مەدینە معلومی هەموو مسلمانێکە لەو کاتە لا ئاکاتەوە بۆ مەکە ئەفەرمێ خۆشەویستترین شوێنی بەلامەوە بەس ئەگەر خەڵکەکە دەری نەکردمایە من دەرنەچووم لێت ئەمە بەڵگە بۆ چییە بەڵگە بۆ ئەوەیە کەوا خۆشەویستیەکان زۆرن پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ خۆشەویستی هەبوو بۆ حەزەتی خەدیجە ئەوەتانی حەزەتی عایشە فەرمێ من کە خەدیجەم نەبینیوە بەڵام غیرەم کردووە دەربارەی خەدیجە کە غیرەم نەکردو بەرامبەر خێزانەکانی تری پێغەمبەری خوا ئەمە بۆ لەبەر خاتری پێغەمبەری خوا ئەوەنە ناوی ئەبرد ئەوەنە باسی ئەکرد وەتانی پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ هەمیشە وەفای دەربڕیوە بۆ خەدیجە ئەمە یەکێکە جۆرێکە لە جۆرەکانی خۆشەویستی جۆرێکە لە جۆرەکانی مەحەبەت یا ئەبینی ڕابعەی عەدەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە یەکێکە لە ئافرەتە سەرمەشقەکانی خواناسین ئەفەرمێ پەروەردگارە من کە تۆ ئەپەرستم نە لەبەر خاتری خۆشی بەهەشتە و نە لەبەر خاتری ناڕەحەتی جەهەنەمە بەڵکو لەبەر خاتری خۆشەویستی خۆتە ئەی پەروەردگار ئەمە جۆرێکە لە جۆرەکانی مەحەبەت کە بەڕاستی مەحەبەتی پەروەردگاری ئەبێتە سەنتەر و مەحەبەتی و خۆشەویستی پێغەمبەری خوا ئەبێتە پردێک بۆ گەیاندنمان بەو سەنتەرە. بەڵێ مامۆستا بەروبوومی خۆشەویستی چییە بۆ کەسێک کە پێغەمبەری خوای خۆشەویست سەلات و سەلامی چۆن دەتوانێت ئەو کەسە کە بیبینی پێی بڵێ ئەمە بەروبوومی خۆشەویستی پێغەمبەری خوا تێدا هاتیتەدی جارێ پێش هەموو شتێک دوو شت هەیە لە یەکی جا بکەینەوە یەکێکیان ئەو ڕووکارانەی کە بە کەسێکەوە دیارەکە پێغەمبەری خوای خۆشەوێ لەم دنیا ئێمە بە چیا بزانین تۆ بە چیا بزانی من پێغەمبەری خوام خۆشەوێ و من بە چیا بزانم کە تۆ پێغەمبەری خوات خۆشەوێ ئەمە هەموو وهلو مجرة هەموو لەناو کۆمەلگا ئەگەر بێت و ئەم یاسایە تەطبیق بکەین لە بینی خۆمانە ئەمە یەکێکیان یەکێکی تریان ئایا ئەگەر کەسێ پێغەمبەری خوای خۆشویست چی بەرهەم ئەهێنێ ئەو پرسیارەکەت ئەوە بووانە بەڵێ پێغەمبەری خوا فەرمێ لا يؤمن أحدكم حتى ئیمانی نییە هیچ کەسێ لە ئێوە واتە ئیمانی کامڵ نابێ واتە ناگاتە ترۆپکی ئیمان واتە ناگاتە ئەو ئاستەی کە تۆ وەکو مسلمانێکی سەرمەشق سێری بکەیت
حتى أكون أحب إليه هتاوكو مني خوش تربي من خوشويست تربم للاي أو من ولده لم ناركاني ووالده لباوكو دائكي والناس أجمعين ولا خلقش كاتيك ككسيك بيغمري خواي خوشويست لم ناركاني لباوكو دائكي ولا همو خلقي شوار دوركيشي أو كاتا ألين إيماني كامل بو وكاتيك كإيماني كامل بو أرواته خواي خوشوي كخواي خوشويست أرواته باهشتو تدقي ليم أو تاني خواي تبارك وتعالى أفرمي قل إن كنتم تحبون الله فاتبعوني أي في غمري خوا بڵێ بەو کەسانی کە لە چواردەورن بڵێ بە مسلمانەکان بڵێ بە ئادەمی زاد بە مرۆڤەکان بەگشتی کاتێک کە ئەڵێن خوامان خۆشەوێ با شوێنی تۆ یعنی فاتبعوني پیامبەر صلی الله علیه و فەرمێ کە شوێنی من بکەون واتە شوێنی پێغەمبەری خوا بکەوین باشە يحببكم الله کە خۆمان خۆشەوێ هەموو کەسێک لێ پرسی ئەڵێ خوارد لە ناختایە خۆشتەوێ بڵێ من خوای گەورەم خۆشەوێ کەواتە بێ شوێنی پێغەمبەری خوا بکەوین کە شوێنی پێغەمبەری خوا کەوتی ئەو کاتە خۆشت ئەوێ تەمام خۆش شوێنی کاتێکە شوێنیەکەوی خۆشویستە بۆیە شوێنی کەوتوی وانە يحببكم الله ئەو کاتە خوای تبارک وتعالى تۆیەی خۆشەوێ ويغفر لكم ذنوبكم الله غفور رحيم و ئەو کاتە خوای تبارک وتعالى لە گوناهەکان خۆش بوو ئەگەر تۆ لە گوناهەکان خۆش بوو خوای تبارک وتعالى ئەو کاتە ئەبیتە مرۆڤێکی بێگەر کە بوویتە مرۆڤێکی بێگەر ئەو کاتە ئەڕۆیتە بەهەشتەوە لەگەڵ هەموو خۆشەویستەکانی خۆتا ژیان بەسەر ئەبی بەڵێ بابەسە زۆر جار خەڵکێک دەبینی ئیدعایەوە دەکا کە پێغەمبەری خوای خۆشەوێ بەڵێ محیبەتی هەیە عشقی هەیە بۆ پێغەمبەر بەڵام لە هەمان کاتدا کەمتر خەمە لە واجباتەکانیدا بەڵێ ینی کەمتر دەبینی لە واجبات بەڵام وەکو سەردەم و لە قسەکردندا زۆر قسە لەسەرەوە دەکا کە پێغەمبەری خۆش دەوێت بەڵێ پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ دیعایە ئاسانە ڕۆژانە لە چواردەورمانە هەمومان دیعایەکەین هەمومان ئەڵێن فلان شدووە فلان شدەمە بەڵام عملیەن مهمە وەستای قسان مهم نییە مهم ئەوەیە دەستەکانمان چۆن ئەجوڵێ کاتێک ئێمە وەکو مسلمان ئەڵێن پێغەمبەری خوامان خۆش ئەوێ بەڕاستی ئەبێ عملیەن تەطبیقیکەین لە ژیانی ڕۆژانەی خۆمانە بەچی تەطبیقیکەین یەکەمیان بە شوێن کەوتنی پێغەمبەری خوا بە ئیتیباعی پێغەمبەری خوا کاتێککە تۆ ئەڵێ پێغەمبەری خوام خۆشەوی بۆ شوێنی ناکەوی ئەبێ شوێنی بکەوی کاتێککە شوێنی پێغەمبەری خوا کەوتی سەڵات و سەلامی خوا لەسەر پێغەمبەری خوا بێ ئەو کاتە ئەبینی بەم شوێن کەوتنە دوور ئەکەویتەوە لە هەموو خراپەیەک و نزیک ئەکەویتەوە لە هەموو باشەیەک سەحابەکان وایان کرد بۆیە سەرکەوتوو بوون بۆیە مەحوی شاعیر و عاشق و خۆشەویست بۆ پێغەمبەری خوا ئەفەرمێ چی فەرمێ غەریبی تازە هاتوو ئەیوت کامە پێغەمبەرتانە غەریبێک ئەگەر بچوایەتە مەدینە ڕەفتار و ڕەوشت و هەڵس و کەوت و صفاتی پێغەمبەری خوای بیست بوو بۆیە هەر سەحابەیەکی ئەبینی هەموو صفات و ڕەوشتانی تیا بوو ئەی پرسی تۆ پێغەمبەری نەخێر ناوەڵام من پێغەمبەر نیم من ئەبوو بەکرم تۆ پێغەمبەری نەخێر من عومەرم تۆ پێغەمبەری نەخێر من عوسمان تا ئەگەڕا ئەچووە گەشت بە ئەو کەمالە صفاتە ئەساسیە ڕەسەنە گەورەیە کە هەموو سەحابەکان وەکو ئاوێنەیەک بوون بە چواردەوریا ڕنگدانەوەی پێغەمبەری خوا بوو بۆیە کاتێککە ئەڕۆژ پێغەمبەری خوای ئەبینی ئەو کاتە ئەیزانی کە ئەم مەدینەیە چونکە هەمویان شوێن کەوتەی پێغەمبەری خوان هەمویان لە پێغەمبەری خواچن بۆیە یەکەم شتێک کە ئێمە ئەڵێن پێغەمبەری خوامان خۆشەوێ ئەبێ ئیتیباعی پێغەمبەر بکەین دوای ئەوەی کە ئیتیباعی پێغەمبەرمان کردواتە شوێنی پێغەمبەری خوا بکەین کە شوێنی پێغەمبەری خوا کەوتین ئەو کاتە ئەبێ بین هەوڵ بدەین ئەم شوێن کەوتنەی بکەینە کەلتور و تراس و مەبدە و ڕێبیرێک لە ناو مسلمانانە زۆر گروپ و زۆر کۆمەڵ خۆیان لە ناخی خۆیانە ئیتیباعی پێغەمبەری خۆیان کردووە بەڵام نەیان کردوتە ڕێبیر نەیان کردوتە مەبدەیەک لە ناو خەڵکیە بیگەێنن بۆیە بەڕاستی ئەمە نوقسانن لە ئیتیباعەکە ئەبێ بێن بیگەێنن یوبەلیغون ڕیسالات الله ئەبێ بیگەێن ئەم خۆشەویستی و ئەم عشق و ئەم مەحەبەت و ئەم شوێن کەوتن و ئیتیباع پاشان کە گەیاندیان دێن کاری بۆ ئەکەن ئیشی بۆ ئەکەن بۆیە کاتێک کە ئەبینی ئینسانێکی مسلمان ئەڵێ من پێغەمبەری خوام خۆشەوێت لە مانگی مەولودا مەولود ئەکا لە ڕۆژەکانی ترا سەلاوات ئەدا بەڵام پێوە دیار نییە مرۆڤێک بلا تەشبیه ولا تەمثیل کاتێک کە ئەڕواتە شوێنێک خۆی ئەشوە نابێ پێوە دیار بێ خۆشوەردنەکە پاک بوو بێتەوە چڵک و پیسی پێوە نەما بێ بەڵێ بێ وا بێ بەڵام خۆشەویستی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەبێ پێوە دیار بێ پاشان ئەوە کە تەبلیغی ڕیسالەتی خوای تبارک و تعالی کرد تەبلیغ هەر ئەوە نییە وەکو مەلایەک بچێ لەسەر منبەر وعظ و ئیرشاد بکە نا
کاسبکارێ لە دوکانەکەی خۆی تەبلیغی ڕیسالەی خوای بەچی ئەکا بۆی کەوا دەستی خەڵکی نابڕێ دەستبڕ نییە مامۆسایەک دەرسی بە باشی ئەڵێتەوە مەسئول و دەسەڵاتدارێک کارەکانی بەڕێکوپێکی ئەنجامەدا بەو شێوەیە دەرەکەوێت کە ئەم کەسە پێغەمبەری خوای خۆشەوێت تێدەگەی قوتابیەک بەڕێکوپێکی خوێندنەکەی بکە بەو شێوەیە ئەیسەلمێنێکەوە پێغەمبەری خوای خۆش ئەوێت تێدەگەی لێم بەو ڕەفتار و ڕەوشتانە ئێمە ئەتوانین بیسەلمێنین کە پێغەمبەری خوامان خۆشەوێت و اینجا کۆمەڵشتی تر وەکو سەڵاواتدان وەکو سەڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر کە بەڕاستی مەکانتێکی گەورەی هەیە لە ناو زیکرەکانە ئەبینی سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ جارێکیان دانیشتبوون دوای نوێژی ئیشا پێغەمبەری خوا فەرمووی چی وای لێ کردوون کە ئێوە بمێننەوە دوای نوێژی ئیشا فەرمووی سەحابەکان فەرمویان باز لە تۆکەینەی پێغەمبەری خوا تۆ سێری کە تۆ سێریام ئیلهامە جوانە نەیانوت دانیشتین قورئانە خوێنی نەیانوت دانیشتین چ دەکەین چ ناکەین دەخوێنین نا وتیان دانیشتین باس لە تۆ دەکەین باس لە تۆ دەکەین پێغەمبەری خوا باشە لێرەوە بۆمان دەرئەکەوێت کە دانیشتنەکانیشمان مەجلیسەکانمان کە باز لە پێغەمبەری خواکەین بۆ ئەوەی کەوا تەبلیغی ڕیسالەکەی بکەین سیرەتەکەی بگەێنین هەمووی بە عیبادەت بۆمان حسێبە مامۆستا پەروەردگار لە قورئانە منەتەکە بەسەر مسلماناندا بەڵێ لە بڕی ئەو هەموو نیعمەتانەی کە پەروەردگار بەخشیوەتی بە مسلمان و غیرە مسلمانیش بەڵام پەروەردگار منەتی تایبەتەکە بەسەر ئیمانداراندا بەڵێ كأخوي جورا فرمي لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم بله خو پروردگار نعمتي ثروة سامان مال من دال لدسي خومان لساو لزبان لهم وانا نعمتي زوي لقل كردون بلان پروردگار منتي نعمتي پیغمبر ما مسلوكا بله پروردگار نايوي پیمان بلي ايوه لقل پیغمبر آبن لقل عشقي پیغمبر آبجين ما وصل محمد اگر همو دنیا كاربابي بەس ئەگەر گڵۆپمان نەبێ ئەم ڕۆشناییە جوانەمان دەسەکەوێ نەخێر ئەمە نمونەیەکی زۆر بەسیط و زۆر ساکارە بە نیسبەت هەموو مرۆڤێکۆ ئەگەر هیدایەتی پەروەردگاری لەسەر دەستی پێغەمبەری خوا نەهاتایە بە چ شێوەیەک ئەگەش بە ئێمە خوای تەبارەک و تەعالا قادیرە بەسەر هەموو شتێکە توانامەندە بەسەر هەموو شتێکە بەڵام لە ڕێگەیەکەوە ئەو هیدایەتەی گەیاندووە بە ئێمە کە پێغەمبەری خوایە سەڵات و سەلامی خوای لەسەر کەواتە لێرەوە بۆمان دەرئەکەوێ گەورەترین نیعمەتێک کە خوای تەبارەک و تەعالا بە مرۆڤایەتی بەخشی بێ پێغەمبەری خوایە سەڵات و سەلامی خوای لەسەر چونکە حەزەتی عایشە ئەفەرمێ کە باسی پێغەمبەری خواکە ئەفەرمێ چی قورئان یەمشی عەلە الأرض پرسیاریان لێگر پێغەمبەری خواشی و شکل و ڕەفتار و ڕەوشت و صفاتی فەرمی قورئانێک بوو بەسەر زەویا دەڕۆشت باشە ئەگەر نمونەیەکی بەرجەستە و واقعی نەبێ لەناو کۆمەلگاوە من بە چ شێوەیەک بتوانم باز لە پێغەمبەری خوا بکەم من تا بەیانی بڵێم قورئان باسی صدقەکە باسی سەبرەکە باسی وەفاکە باسی خۆشەویستیەکە باسی عیبادەتەکە ئەگەر دیار نەبێ لە نمونەیەکی بەرجەستە و واقعی لەناو کۆمەلگاوە ناتوانم ئەدای بکەم بۆیە بەڕاستی خوای تەبارەک و تەعالا منەت ئەنێ بەسەر ئێمە بە سەبەبی ئەو پێغەمبەرە نازدارەوەی واتە نور و ڕۆشنایی و بەرەکەت و فیوضاتی ڕەبانی خوایی لە دەلاقەیەکەوە بۆ ئێمە هاتووە فقط ئەو دەلاقەیە پێغەمبەری خوای تەنها پێغەمبەری خوای لە هیچ دەلاقەیەکی ترۆ تۆ ناتوانی بەخوا بگەی لە هیچ ڕێگەیەکی ترۆ تۆ ناتوانی بەخوا بگەی ئیلا ئەبێ لە ڕێگەی پێغەمبەرەوە بگەی کەواتە زۆر شایستە و گونجاوە ئەگەر بە ئێمەی مسلمان بوو ترێ محەممەدی بەڕاستی محەممەدی نێمە ئەوانەی مسلمانن کە ئەیانەوێت لەو دەلاقەیەوە ئەزانی وەکو چی وایە من هەمیشە بیر لەوە ئەەکەمەوە ئێمەی مرۆڤ وەکو باڵندەیەک واین لە ژوورەکە نە دەرگای تیابێ نە پەنجەرە یەک دەلاقەی تیابێ تەنها دەلاقە و ڕۆشنایی لەو ڕێگەیەوەیەت تا بەیانی خۆمان بکێشین بە دارەکەیە بە دیوارەکەیە بە سەقفەکەیە ناتوانین ڕزگارمان بێ لەم جیهانەی کە بەنسبەت جیهانی بەرزەخەوە زۆر تەسک و کەلەبەرە باشە ئیلا بێ لەو دەلاقەیەوە بگەین بە خۆشەویستی خوا ناتوانین بگەین بۆ نور و ڕۆشنایی ئیلا بێ لەو ڕۆشناییەوە بگەین ئیلا لەو دەلاقەیەوە دەلاقە واتە پەنجەرەیەکی بچووک یان کەلەبەرێکی کونێک کە ڕۆشنایەکەی لێتەوە ژوورە بۆمان تەنها لەوێ ئەکەین
بۆیە ئەبینی زۆر لە شاعیرەکان ڕووی دڵی خۆیانیان کردوتە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هەتاوەکو بتوانن لەوێوە جەزبی ئەو خۆشەویستیە بکەن سێرکە مسلمانی وا هەیە ئەوەنە پێغەمبەری خوای خۆشەوێ کاتێک کە ناوی پێغەمبەری خوا ئەبەی دەموچاوی سوور هەڵەگەڕێ تێگەی تەزەخوتی خوێنی بەرزە بێتەوە هەتاوەکو ئەبینی خۆشەویستی و مەحەبەتەکەی هەیە بۆ پێغەمبەری خوا من یەکێک لەو سەر قافڵەی حاجەکان بۆی گەڕامەوەتی ساڵێکیان کە ڕۆشتین بۆ حاج هەر لە پاسەکە دابەزیوین دیارە کە داخلی مەدینە بی شوێنێکی تیا پێڵ مەدینە حەجاج وەمانە لێدە وەساوین و هەتاوەکو بەهەنێ بابەتی بڵێن ڕۆتینی ئیداری و ئەم شتانە بکرێ ئەمە لە مەدینە یەکسەر حاجیەک یە ئەڵێ بە سەرقاپڵەکە ئەڵێ بەس پێم بڵێ ڕێگەی ماڵی پێغەمبەری خوا لەکوێوێ ئەمە حاجێکی کورد ئەویش ئەڵێ ڕێگەکە ئاوایەوەمانە یەکسەر جانتا و کەلوپەل و هەموو شتێکی خۆی جێ هێڵە و بەڕاکردن ڕێگە ئەگرێتە بەر لە مەدینە حەجاج و هەتاوەکو بگاتە مزگەوتی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ باشە حاجین بینیوە لە حەجا لە مزگەوتی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر نانی زۆر کەمە خوارد وتم بۆچی وتی لەبەر خاتی ئەوەی پێویستیم بە قەزای حاجەت نەبێ حاشا من حضوری ئێوە بینەران من وام لێ بێ بێمە دەرەوە بۆ دەست نوێژگرتن و ئەمانە نا حەزەکەم زیاتر و زۆرتر و باشتر لە مزگەوتی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر باشە اینجا بەڕاستی ئیطاعەی پێغەمبەری خوا یان هەر ئیطاعەی کەسێکی تر مرتبطە یا بە مەحەبەتۆ یان بە ترسۆ یان بە ڕجاوە کاتێککە من بەگوێی تۆکەم یان لێت ئەترسم یان ڕجایەکەم هەیە کە تۆ یارمەتیەکەم بیت یان ئەوەیە خۆشمەوی باشە ئەوەی مسلمانان دەیکەن ئێستا خۆشەویستی خۆشەویستیە ئەزانی بۆچی خۆشەویستیە من نمونەیەکی واقعیت بۆ بێنمەوە ئەو کەسی ئەو ڕۆژە دەوامی نەبێ ئامادەیی تایە بەیانی زوو هەڵسێ بڕوا بۆ دەوام بڕوا لە بەردەم دایارەکەی ڕابوون سێ چییە کاکە وەڵا هاتوون بۆ دەوام ئەی نازانی ئەمڕۆ عوتڵەیە پشووە شتی واکە ئەگەر شتێکی وا بکڵن وەڵایم کابرای لەوانەیە تەواو نەبێ وانە بەڵام ئەگەر باسی پێغەمبەری خوا بکرێ دعوت بین بۆ مەولودێکی پێغەمبەری خوا ئامادەیمان تایە چەنەها دعوت و چەنەها شتی خۆمان پەک بخەین بەڵام ئامادەیمان تیان نییە دعوەتی مەولودەکانمان پەک بخەین خۆشەویستی پێغەمبەری خوا لە هەر کەسێکا بە جۆرێک ڕەنگەداتەوە لە نووسەرێکا بە نووسین لە شاعیرێکا بە شعر لە مەلایەکە بە خوتبە و وتارێکی جوان باشە لە ئافرەتێکە بە سەلاوات و دەستی تەسبیحەکەی و ڕووخۆشی و بەخشینەوەی چوار شوکلێت بە گەڕەکە لە مەسئول و دەسەڵاتدارێکە بە گەڕانەوە بۆ سنەتی پێغەمبەری خوا و جارێکی تر هەوڵدان بۆ نوێبوونەوەی مەبدە و ڕێبیری پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لە هەر کەسێکەوە بە جۆرێکە لە کەسێکی کاسبکارە ئەوەتانە بەردەم دوکانەکەی ئەڕازێنێتەوە باوکی کە خۆشەویستترین کەسە بەلای ئەسڵەن نازانێ باوکی لە چەنی چەنا لە دایک بوو بەڵام ئەزانەی پێغەمبەری خوا 12 ڕەبیع الأول لە دایک بوو ئەزانەی پێغەمبەری خوا ڕۆژی دووشەمە لە دایک بوو پێغەمبەری خوا فەرمێ چی ئەفەرمێ من ڕۆژانی دووشەمە بە ڕۆژوە بم عەرزیان کرد بۆچی فەرمووی لەبەر خاتری ڕۆژی دووشەمە لە دایک بوو باشە حەزەتی عیسا على نبينا وعليه الصلاة والسلام بو گەورەیە بەو مەزنیە ئەبینی هەموو حەواریەکانی کۆکاتەوە هەموو قوتابیەکانی کۆکاتەوە چیان پێڵێ پێیان ئەڵێ پێغەمبەرێک لە دوای من دێت پێغەمبەرەکە ناوی ئەحمەدە مبەشیرا برەسوولی یەأتی من بعد اسمه ئەحمەد باشە ئەمە نیشانەی چییە نیشانەی ئەوەیە پێش ئەوەی پێغەمبەری خوا لە دایک بێ حەزەتی عیسا بەو گەورەی على نبینا وعليه الصلاة والسلام کۆ بۆ تۆ لەگەڵ حەواری و قوتابیەکانیا یادی پێغەمبەری خوای کردو باسی ئەوەی کردو کە پێغەمبەرێک دێت ناوی ئەحمەدە ناوی محەممەدە ناوی مەحموودە ناوی تەهایە ناوی یاسینە مامۆستا دەمەوێت ئەمە بپرسم ئایا ئەوەی دەکرێت لە شار و شارۆچکەکانی کوردستان بە تێکڕایی کە ئێمە دەیبینین دەکرێت ئێمە بەو بۆنێەوە لە کوچە و کۆڵانەکان شیرنی و نقلدا بەش دەکرێت هەم برا شوفێرەکانی تەکسیشمان لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری خوا هێندێکیان بەبێ مقابلی مادە خەڵکیان گواستەوە و لە بەردەم دوکانەکان لە بڵۆنگەی مزگەوتەکان لە تەشێ و خانەقاکان لە هەموو شوێنەکان لە هەموو کوچە و بەرەی ئەم وڵاتەدا بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەری خوا نقلی و خۆشەویستی و زەردەخەنە دابەش دەکرێت
دەکرێت من ئەوە لە جەناب بپرسم دەکرێت ئێمە ئەوە وەسف بکەین بە عشق و خۆشەویستی پێ بەڵێ خۆشەویستیە ئەزانین بۆ خۆشەویستیە باشە چ کەسێک ئەتوانێ بڵێ ئەمە خۆشەویستی نییە ئەی چییە خۆشەویستی نییە ئەم هەموو ئاهەنگ و خۆشی دەربڕینەی کە ئەکرێ بۆ پێغەمەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ ناوی نانی خۆشەویستی پێغەمەری خوا ناوی دەنەی چی باشە بەس پێم بڵێن ناوی دەنێن چی العیاذ بالله گەر ناوی بنەی گەمژەیی کەواتە لە 95 مسلمانانە گەمژن ئەلکاریسەیە ئەمە ئەسڵەن ئەمە خەتەریات ڕووەدا باشە ئەکرێ لە 95 مسلمانان بەبێ عەقڵی دوول لە ڕووی مسلمانان ئەم کارە ئەنجام بدەن ناخێر ناکرێت کەواتە ئەم هەموو ئاهەنگ و خۆشی دەربڕین و ئیتیباع و مەولودکردنە هەر هەمووی پێ ئەوترێ خۆشەویستی پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر تەنانەت ئەبوو لەهەبێکی کافر کە ئاەت دەرحەقی هاتووە کە کافرە لە جەهەنەمایە بەڵام ئەبینی خۆشی دەربڕی بە سەبەبی لەدایکبوونی برازاکی نەشی زانیوە پێغەمبەر نەشی زانیوە پێغەمبەری خوایە ئەی چ جای ئەگەر بیز کە ئێمە ئەزانین پێغەمبەری خوایە ئێمە ئەبوو لەهەب نین ئەبوو لەهەب کافر بوو ئێمە مسلمانی باشە ئەو شوێن کەوتوی نەبوو ئێمە ئەو شوێن کەوتەی نەبوو ئێمە شوێن کەوتەوە ئەو خۆشی نەئەویست دوای ئەوەی کە زانی پێغەمبەری خوایە ئێمە خۆشمانەوێ و ئەو نەیزانی بۆ بێ پێغەمبەری خوا ئێمە زانیومانە کە پێغەمبەری خوایە کاتێکە خۆشی دەرئەبڕین ئەبوو لەهەبێ عذاب و ناڕەحەتی لەسەر سوک بکرێ ئێمە ئەبێ چۆن عذاب و ناڕەحەتیمان لەسەر سوک نەکرێت لە قیامەتە حاکمی محکەمەی قیامەت خوایە یەک بە یەک خەڵکی ئەچنە لای پێغەمبەران داوایان لێ یەکەن شەفاعەت بکە نایکەن هەر یەکەیان بە مبڕێک ئەڵێن ناتوانین ڕوومان نایە سەربەرزکەین و لە قاپی خوا داوای لێ بکەین بە حوزوری حاکمەکە خەڵکی داوا لە پێغەمبەری خواکە باشە داوا لە پێغەمبەری خوا ئەکەن ئەڵێ مسلمانان عەرزی ئەکەن ئەی پێغەمبەری خوا داوا لە پەروەردگار بکە تا حیساب دەست پێ بکە ئەوەتانێ خوای گەورەش پێ فەرمێ شەفاعەت بۆ کێ دەکەی بکە کەواتە لێرەوە بۆمان دەرەکەوێ ئەم هەموو خۆشەویستی و مەحەبەتەی کە مسلمانان هەیانە بۆ پێغەمبەری خوا خۆشەویستی و مەحەبەتێکە کە سەرچاوەکەی لە سەحابە و لە تابعینەوە وەرگرتووە تۆ سەیری ئەبوو بەکر کە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ حەزرەتی سەدیق کە سەرمەشقی زاهید و خواناس و صالحین و پیاوباشانی ئەم ئومەتی ئیسلامەیە ئەبینی ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە هیجرەت و لە کۆچکردنا دەمێ لای چەپ دەمێ لای ڕاست دەمێ لە پێشەوە ئەڕوا دەمێ لە دواوە ئەڕوا پێغەمبەری خوا فەرمی یا بەکر بۆ چیوا دەکەی ئەفەرمێ کاتی دێمە لای ڕاست ئەترسم تیرێکت بۆ بۆ هاوێژن و زەرت پێ بگەێن لای چەپەوە دێمە پێشەوە ئەترسم لە دواوە بێن لەبەر قاتیەوە هەر جارە و جێگەیەک ئەگرم باشە ماگەر خۆشەویستی نەبێ ڕۆحی خۆی ئەکا بە قوربانی پێغەمبەرەکەی سەلات و سەلامی خوا لەسەر بێ زەید کاتێکە بەردەگرن لە تایف بەردەگرنە پێغەمبەری خوا کێ خۆی دایە بەری بەردەکان زەید خۆی دایە بەری بەردەکان زەید نەیە هێڵا بەردەکان بەر پێغەمبەری خوا بکەوێت ماڵ و مناڵی ئەبوو بەکر کە هیجرەتەکە ئەم پێغەمبەری خوایە سەلات و سەلامی خوای لەسەر بێ دێنەڵەن لەکوێیە ئەبوو جەهل فرعونی ئومەتی ئیسلامی یە دەڵێ لەکوێیە محەممەد و باوکە لەکوێن بە مناڵەکانی بە ئەسما ئەڵێ زلەیەکەدا لە ئەسما بەڵام پەشیمان نابێتەوە لەسەرەوەی کە ئەڵێ نازانم لەکوێن باشە خەباب زەیدی کوڕی دووسنە ئەبوو سوفیان کە ئەو کاتە مسلمان نەبوو پرسیاری کرد لە زەید یا زەید حەزەکەی ئێستا تۆ لە ناو ماڵ و مناڵ تا بوویتایە و پێغەمبەری خوا لەم جێگایی توا وایە کە زیندان و دی لە بەدەستی ئێمەوە ئەزانی زەید وەڵامی چی بوو زەید لە وەڵامە فەرمووی وەڵڵاهی حەز ناکەم من لە ناو ماڵ و مناڵما بم و بە ئیسراحەت و ڕەفاهیەت ژیان بەسەر ببەم و پێغەمبەری خوایش درکێک شەوکێک بچە بە قاچێ ئەمەیە مەحەبەت بەڕاست ئەمەیە خەباب والەیەکە خەبابی کوڕی ئەرە ئەو مەحەبەتە خۆشەویستی و عمقە عشقیەی هەیە بۆ پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ ئەبینی ئەفەرمێ داواکە لە خوای گەورە خوایە سەلامم بگەیەنە بە پێغەمبەرەکە جیبریل دێت عەرزی پێغەمبەری خوا ئەکا سەلات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ ئەوە خەباب لە شەهید بوونایە و شەهید بووە و سەلامی لێ کردی ئەمە خۆشەویستی نییە لەو کاتا کە شەهید ئەکرێ ناڵێ باشت ناڵێ دوورکەوتنەوە لە جانم ناڵێ حساب ئاسانی ناڵێ زوو ڕۆح دەرچوون
سەلامم بگەێنە پەروەردگار بە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. مامۆستا باسی سەحابە و یار و یاوەرانی پێغەمبەرت کرد. دەمێ و پرسیارە بکەم جیاوازی خۆشەویستی پێغەمبەری خوا لە نێو موسڵمانانی ئێستا و لەگەڵ یار و یاوەرانی سەحابەکان چۆن دەبینی؟ هەمان ئەو خۆشەویستیە هەیە لە ناو مسلمانانی ئێستا بۆ پێغەمبەری خوا و یان جیاوازە یان لە هەڵکشانیان لە دابەزیندایە؟ من متفاعلم لەو بابەتە لەوانەیە تۆزێ جیاواز بم لە هەنێ بیرکردنەوەی تر. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ئەگەر ئیمان بکەی بە دە بەشەوە بە سەحابەکانی فەرموو ئێوە 9 بەشی بکەن 1 بەشی نەکەن ئەهلی هیلاکن. بەس ئەوانەی کە منیان نەبینیوە و ئیمانیان پێهێناوم ئیمان بکەی بە دە بەشەوە 9 بەشی نەکەن 1 بەشی بکەن ئەهلی نەجاتن. و پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمووی براکانم سەحابەکان عەرزیان کرد ئێمە برای تۆ نین؟ فەرمی نەخێر ئێوە هاوڵی منن، براکانی من ئەو کەسانن کە لە دوای من دێن منیان نەبینیوە ئیمانیان پێناوە. بۆیە من پێم وایە لەوانەیە ڕێیەکەشم هەڵەت بێ بەڵام من خاوەنی ڕێی خۆمم پێم وایە کە مەحەبەتی ئەمڕۆ بە چاو لەوەی کە پێغەمبەری خوامان نەبینیوە مەحەبەتی ئەمڕۆ زۆرترە و زۆر باشترە و زۆر لە هەڵکشانایە. ئەگەر بۆسین کاک فەرمانمە لەگەڵێ بڵێ کاک فەرمان. بەڵێ. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. أبشارك من أستاذ أحمد. بلى كاك فرمان بلى فرمو. ما مستجاب أحمد نبي صار رأي هي لسر لدايبوني في وصل وسلم. شي؟ هل إن شاء الله ذاك نحلو ما نجي هرمية. صار رأي ما مستبلي. بلى. ومشان. بلى. كتواصل مسلمان تشبه قومي فهو منهم. بلى. إثنان شاري هؤلاء الوشي مسجد كان فلكان رازان دراو. بلى. موسيقالين دراو. لێ دراو دەب لێ دراو زڵام تێکەل کراو ئایا خۆشەویستەکەی تا کرد خۆشەویستەکە خۆشەویستکە بەڵێ دوایش ئەحادیثێک لەسەرە ئەبوو بەکر کە لە دۆزی پێغەمبەر سەلەم دەهات و دەچوو کە شەهید نەکرێت بەڵێ ئەتوو ئەوت خۆش دەوێت پێغەمبەر سەلەم خۆش دەوێت ئەو زیاتر خۆش دەوێت ئەو نێکردمە و دەکەی نەکرد ئەتوو دەیکەی بەڵێ هیواداری شما لە بیدعەکان تابین و سەلام عەلەیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەڵێ مامۆستا. بەڵێ اینجا جوابی بێنێ یا بخێنە دوایی؟ دەخینە دوای. زۆر باش. بەڵێ ئەو پرسیارەی کۆتایی شێر وەکو ئەو دەڵێ حەزرەتی ئەبوبەکر ئامادە بوو خۆی لە پێناوی پێغەمبەر شەهید بکات و هەم پرسیارەکەی ئێمەش بوو ئەو خۆشەویستی ئێستای موسڵمانان و سەحاب و یاور یاوەرەکانی چۆن دەبین؟ ئەڵێم بەو پێوەرەی کە سەحابە لە خزمەت پێغەمبەری خوا بوون ڕاستەوخۆ ئیلهاماتی ڕەبانیان لە سینەی پێغەمبەری خواوە وەرگرتووە. ئابە و مقارنەیە کە ئێمە پێغەمبەری خوامان نەبینیوە لەم دنیایی کە لەو پەڕی ئیغراکردنی مرۆڤەکان زۆر بووە بەو ئیعتیبارە ئەمڕۆ خۆشەویستی لە ناو موسڵمانانە بۆ پێغەمبەری خوا لە ئاستێکی زۆر باشدایە. ئەها کاتێککە یەکێک ئەڵێ ئەبوبەکر لە خزمەت پێغەمبەر گومانی تیان نییە سەحابە هەمویان عودولن لە مەرتەبەی بەرزان دوای مەرتەبەی پێغەمبەران ئەوتانە مەرتەبەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەرتەبەی سەحابەیە. بەڵام ئەبێ ئەوەمان لە یاد نەچێ تۆ نابێ بێی مقارنە دووشت مقارنە بکەی بە یەک کە فاریق زۆر بێ لە بینیانە. تۆ ناتوانی بێی مقارنەی من بە ئەبوبەکرۆ بکەی چونکە فاریق هەیە لە بینمانە چونکە جیاوازی هەیە لە بینمانە. بەڵام هەموو دیلالەکانی ئەحادیث بەڵگەن لەسەر ئەوەی کەوا ئێمە وەکو میلەتی موسڵمانان کە شوێنی پێغەمبەری خوا کەوتین تا ئەم حەدە ئیستیقامەمان هەیە ئێمە پلەیەکی باڵا و باشمان هەیە. بەڵێ مامۆستا پەیوەندیمان لەگەڵ باوەری کاک سەفیەدین بەڵێ فەرموو. ئەلو ئەلو بەڵێ فەرموو. ئەم کاتت باش بەڕێز. ئەو کاتت باشتر فەرموو. بێ زەحمەت پرسیارێکمان لە مامۆستایە بووە بێت. بەڵێ فەرموو. هەندێکیان هەندێک لە مامۆستانی ئاینی سەبارەت بە لە دایکبوونی پێغەمبەری پێشەوامان سەڵات و سەلامی خۆی لەسەر بێت ئاهەنگێران بەو بوونەوە هەندێکیان بەربێت ئەوە کە بە زێدە ڕۆی دەزانن لە ئاینی ئیسلامدا بەهۆی ئەوەی کە لە هیچ فەرموودەیەک باس نەکرەوە یاخود لە قورئانی پیرۆز دەناوەتوە. بەڵام مامۆستا باس لەوە دەکات کە خۆشی دەربڕین واتە پشتگیریە بۆ دووپاتکردنەوەی پێغەمبەری پێشەوامان. بەڵێ
پرسیارێت کە هەبوو دەستخۆشی دووبارە دەستخۆش زۆر سپاس بەڵێ مامۆستا ئەمە پرسیارەکان خێت دوایەوە بڵێ زۆر باشە کاتێک کە ئافرەتێک ئەبینی لە شەڕی ئوحودا ئافرەتێکی ئەنساری ئەم ئافرەتە بەڕێزە بە هەموو شێوەیەک دیفاعەکە لە پێغەمبەری خوا ئەمە خۆشەویستی و محەبەتە واکا لە پێغەمبەری واکا لەو ئافرەتە سەحابیە کە دیفاعەکە لە پێغەمبەری خوا جەهازەکەم بزانی ئەگەر خۆشەویستی